سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتوومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی سێشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. پشتیوانی شیوا عەمەلیڕاد لە کارزاری سێشەممانەی نا بۆ ئێعدام. بێسەر و شوێنکردنی عوسمان مامە لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی کۆماری ئیسلامیەوە لە بۆکان. بردومانی باکووری هەرێمی کوردستان لەلایەن تورکیا. کۆبوونەوەی ناڕەزایی خەڵکی شارۆچکەی مەدەنی تەورێز. دەست بەسەرکردنی توندی و تیژانەی چەند هاوڵاتیەکی بەلووز لە گەوهەرکوه و زاهدان. لە سێدارەدانی شارۆمەندێکی ئێرانی ئاڵمانی لە بەندیخانەکانی کۆماری ئیسلامی. بارودۆخی مەترسیداری جەستەیی چالاکێکی کرێکاری لە بەندیخانەی ئێڤین. واگیان لە دەستانی لانیکەم 67 کەس بەهۆی هێرشی ئیسرائیل بۆ سەر باشوور و ڕۆژهەڵاتی لوبنان. درێژەی هەواڵەکان. پشتیوانی شیوا عەمەلیڕاد لە کارزاری سێشەممانەی نا بۆ ئێعدام. شیوا عەمەلیڕاد نوێنەری نێودەوڵەتی شۆڕای هاوەهەنگی ڕێکخراوی سنفی فەرهەنگیانی ئێران ڕۆژی دووشەممە 7 خەزەڵوەر لە کۆنفرانسێکدا لە شاری دۆبلینی ئیرلند پشتیوانی خۆی لە کارزاری سێشەممانەی نا بۆ ئێعدام دەربڕی. ناوبراو لە وتارەکانیدا ئاماژەی بەوە کرد کە کارزاری سێشەممەکانی نا بە ئێعدام لە زیندانی ئێران بە تەنیا کارزارێک نییە، بەڵکو دەنگدانەوەی دەنگی خەڵکە کە بۆ ئازادی و مافی خۆیان بۆ ژیان تێئەکۆشن، هەروەها دەنگی ئیرادەی خەڵکە لە بەرامبەر مەکینەی سەرکوت لە ئێران. بێسەر و شوێنکردنی عوسمان مامە لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی کۆماری ئیسلامیەوە لە شاری بۆکان. عوسمان مامە تەمەن 56 ساڵ کە لە ڕێکەوتی 27 خەزەڵوەری ساڵی 1401 لەلایەن هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەرکرا، تا ئێستا چارەنووسی دیار نییە و بێسەر و شوێن کراوە. دەست بەسەرکردنی عوسمان مامە دەگەڕێتەوە بۆ کاتی دەستپێکی شۆڕشی ژنجیان ئازادی و سەرەڕای دواکەوتنی بنەماڵەکەی لەو کاتەوە هیچ زانیاریەک لەبارەی دۆخی تەندروستی و جێگای ڕاگررتنی ناوبراو لە بەردەستدا نییە. هەروەها جێگای ئاماژەیە کە بنەماڵەی ناوبراو لە نیگارانیدان و لە وەڵامی بە دواداکەوتنەکانیان هێزە ئەمنیەکان بە تەنیا وەڵامیان داوەتەوە کە ناوبراو لە ژیاندایە و پێویستە چاوەڕوان بن. بردومانی باکووری هەرێمی کوردستان لە لایەن تورکیاوە. ڕۆژی دووشەممە 7 خەزەڵوەر فڕۆکەکانی دەوڵەتی تورکیا بۆ چەندەهەمین ڕۆژی بەردەوام بەرزایەکانی دەوروبەری ئامێدیان بردومان کرد و زیانێکی زۆریان بە گوندنشینان گەیاند. بە پێی وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، ناوچەکانی نیشتەجێبوون باخ و زەوی کەشاوەرزی خەڵکی گوندی گۆهەرزە و شارەکانی دەیرەلووک و ئامێدی چەندین جار لەلایەن فڕۆکەکانی دەوڵەتی تورکیاوە بە چڕی بردومان کراوە و زیانێکی زۆر بە جوتیاران و خەڵکی ناوچەکە گەیشتووە. کۆبوونەوەی ناڕەزایی خەڵکی شارۆچکەی مەدەنی تەورێز. کۆمەڵێک لە دانیشتوانی شارۆچکەی مەدەنی لە تەورێز لە بەرامبەر شارەوانی شاری تەورێز کۆبوونەوە و ناڕەزایەتی خۆیان بەرامبەر بە بێبایەخی ڕژیم بە کێشەکانیان دەربڕی. ناڕازیان لە کۆبوونەوەکەیاندا خوازیاری دابینکردنی ئاوی خواردنەوە، کێشەکانی پەیوەندیدار بە گازی شاری و هەروەها سازکردنی جادە سەرەکیەکانی ئەو شارۆچکەیە بوون. ناڕازیان لە کۆبوونەوەکانیاندا جەختیان لەسەرەوە کردەوە کە تا کاتێک داخوازیەکانیان لەلایەن ڕژیمەوە دابین نەکرێت بەردەوامە بن لە ناڕەزایەتیەکانیان. دەست بەسەرکردنی توند و تیژانەی چەند هاوڵاتیەکی بەلووس لە گەوهەرکوه و زاهدان. ڕۆژی یەکشەممە 6 خەزەڵوەر هێزە ئەمنیەکان بە دەیان ئۆتۆمبیلی شەخسی و سەربازیەوە هێرشیان کردە سەر ناوچەی گەوهەرکوه و لانیکەم 10 هاوڵاتی خەڵکی ئەو ناوچەیەیان بە لێدان و توند و تیژیەوە دەست بەسەر کرد و گواستویان نەتەوە بۆ شوێنێکی نادیار. بەپێی راپۆرتی حاڵوەش لە ئێوارەی ڕۆژی یەکشەممە، دەیان ئۆتۆمبیلی شەخسی و سەربازی هێزە ئەمنیەکان هەڵیان کوتاوێتە سەر ناوچەی گەوهەرکوه سەر بە شاری تەفتان و دەستیان کرد بە پشکنین و گەڕانی خانۆی خەڵکی ئەم شارە کە لە ئەنجامیدا لانیکەم 10 شارۆمەندی بەلووس دەست بەسەر کران و بۆ شوێنێکی نادیار گواستراونەتەوە. ناسناوی چەند کەس لە دەست بەسەرکراوان بەم شێوەیە عەلی میربەلووچزەهی تەمەن 27 ساڵ،
ئەحمەد بەراهووی و شێر محەممەد ساڵازەهی هێشتا زانیاریەک لەسەر ناسناوی دەست بە سەرکراوانی دیکە لەو هێرشە لەبەردەستانیە. هەروەها لە بەردەوامی شەپۆلی دەست بەسەرکردنی هاوڵاتیانی بەلوچ لە گوندی شاح ئەحمەد سەرباز زاهێدان دوو شارەوەمەندی دیکەی بەلوچ بە ناسناوی عەبدوڕەحمان شیرۆزەهی تەمەن 29 ساڵ و عارف شەهبەخش تەمەن 32 ساڵ لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کراون. لە سێدارەدانی شارۆمەندێکی ئێرانی ئەڵمانی لە بەندیخانەکانی کۆماری ئیسلامی ڕۆژی دووشەممە 2 خەزەڵوەری 1403 هەتاوی بەندکراوێک بە ناوی جەمشید شارمێهد شارۆمەندی ئێرانی ئەڵمانی بە تۆمەتی ئیفساد و فیلارس لە سێدارەدا. بە پێی راپۆرتی مافی مرۆڤی ئێران جەمشید شارمێهد شارۆمەندی ئێرانی ئەڵمانی لە مانگی ڕەشەمەی ساڵی 1401 لەلایەن دادگای ئینقلابی تارانەوە بە تۆمەتی داڕشنی پیلان بۆ کردەوەی تێرۆریستی حکمی سێدارەی بەسەردا سەپێنرا بوو کە لە ڕێکەوتی دووشەممە 7 خەزەڵوەر بە بێ ئاماژە بە جێگای لە سێدارەدان ئێعدام کرا. برینداربوونی دوو سوختبەری بەلوچ بەهۆی تەقینەوەی مین. ڕۆژی دووشەممە دوو سوختبەری بەلوچ لە دوای برینداربوونیان بە بۆنەی تەقینەوەی مین لە سنووری میرجاوە لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە زیەت و ئازار دەدرێن و ئۆتۆمبیلەکەیان سووتێنراوە. بە پێی راپۆرتەکان دوو لاوی بەلوچ بە ناوەکانی بێهنام و عەلی کە دەیانویست لەگەڵ چەند سوختبەری دیکە سنوور تێپەڕێنن بە بۆنەی تەقینەوەی ئەو مینانە کە لەلایەن کۆماری ئیسلامیەوە دانراون بە توندی بریندار دەبن. جێگای ئاماژەیە کە سەرەڕای برینداربوونیان بەهۆی تەقینەوەی مینەوە لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە لیان نەدرێ و بێڕێزیان پێکرێ. بارودۆخی مەترسیداری جەستەیی چالاکێکی کرێکاری لە بەندیخانەی ئێڤین. نەسرین جەوادی چالاکوانی کرێکاری بەندکراو لە بەندیخانەی ئێڤین سەرەڕای نالەباری باری جەستەیی چارەسەری پزیشکی شیاوی بۆ نەکراوە و ئیزنی چوونە دەرەوەی لە بەندیخانە بۆ چارەسەری پزیشکی پێنادرێت. بە وتەی ڕامین سەفەرنیا پارێزەری نەسرین جەوادی ناوبراو تەمەنی 68 ساڵە و لە بارودۆخێکی خراپی تەندروستیدا دەژیت کە لەلایەن بەرپرسانی زیندان و دام و دەستگا قەزایەکانی ڕۆژیمەوە ڕێگری لە هەناردنی و بەندکراوە بۆ چارەسەری پزیشکی دەکرێت. جێگای ئاماژەیە کە ناوبراو لە دەست نەخۆشی پوکی ئێسکەوە دەناڵێنێت و پێویستی بە وەرگرتنی دەرمانی تایبەت هەیە کە تەنانەت ڕژێم ڕێگری لە پێدانی دەرمانەکانی ئەو بەندکراوە لە زیندانیشدا دەکات. گیان لە دەستانی لانیکەم 67 کەس بەهۆی هێرشی ئیسرائیل بۆ سەر باشوور و ڕۆژهەڵاتی لوبنان. ڕۆژی دووشەممە 7 خەزەڵوەر لە دوای نێرشەکانی ئیسرائیل بۆ سەر باشوور و ڕۆژهەڵاتی لوبنان لانیکەم 67 کەس گیانیان لە دەستاوە و دەیان کەسی دیکەش بە سەختی بریندار بوون. بە پێی راپۆرتی وەزارەتی تەندروستی لوبنان لە بەردەوامی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لوبنان ڕۆژی دووشەممە لانیکەم 67 کەس گیانیان لە دەستاوە و دەیان کەسی دیکە بە سەختی بریندار بوون. جێگای ئاماژەیە لە دەستپێکی هێرشەکانی ئیسرائیل لە ئۆکتۆبری ساڵی 2023ەوە بۆ سەر لوبنان لانیکەم 2710 کەس لە وڵاتە گیانیان لە دەستاوە و 12000 کەس بریندار بوون. و دوایین هەواڵمان سەبارتە بە بێکاربوونی هەزاران کرێکاری شیرکەتی فۆلکسواگۆن. شیرکەتی فۆلکسواگۆن بەنیازە لانیکەم 3 کارگەی خۆی لە ئەڵماندا بخات و 7 کارگەی دیکەش بچووک بکاتەوە و لە ئەنجامدا دەیان هەزار کەس کارەکانیان لە دەست دەدەن. بە گوتەی سەرۆکی ئەنجومەنی کرێکارانی کۆمپانیای ئۆتۆمبیل ئەم بڕیارە کاریگەری لە سەرجەم کارگەکانی فۆلکسواگۆن لە ئەڵمان دەبێت و چیتر کەس ناتوانێت هەست بە ئەمنیەتی کارەکەی بکات. باز لەوە کراوە هەندێک بەشەکانی کۆمپانیای فۆلکسواگۆن یان بە تەواوی دادەخرێن یان دەگوازرێنەوە بۆ دەرەوەی وڵات. دانیێل لە کاوالۆ سەرۆکی ئەنجومەنی ڕاوێژی شرکەتی ئۆتۆمبیلی فۆلکسواگۆن ڕاگەیاندووە کە ئەمە بڕیاری دەستەی بەڕێوەبەرایەتیەوە هەروەها زیادی کردکامە پلانی گەورەترین کۆمپانیای پیشەسازی ئەڵمانە بۆ جێژنی ئاڵمان و فرۆشتنی سەروەت و سامانەکەی. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.